تا دوێنێ ئەم جۆرەوانەوتنەوەیە ئاسایی بوو، بەڵام دوای ئەم نووسراوەی پەروەردەی کەرکووک ئیدی ڕێگا نادرێت مامۆستایانی پیاو لە خوێندنگای کچان وا نەبڵێنەوە. جێگری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک هۆکاری بڕیارەکە بۆ سکاڵا و چەند کێشەیەکی کۆمەڵایەتی دەگەڕێنێتەوە کە لە خوێندنگەکان تۆمار کراون. لەسەر ئاستی شاری کەرکووک نەگەیشتۆتە ئەوەی ببێتە دیاردە، بەڵام ئێمە هەندێک سکاڵامان پێگەیشتووە لە ڕێی تەلەفۆنەوە، لە ڕێی بەڕێوەبەری قوتابخانەکانەوە کە هەندێک کێشەی کۆمەڵایەتی، هەندێک کێشەی زانستی دروست بووە لەو مەکتەبانی کەوا میلاکاتیان تێکەڵە و ئێمە ئێستا بەجەنابتم وت ئێمە ئێستا میلاکاتمان باشە ئەتوانین ئەو بڕیارە جێبەجێکەین و ئەو بڕیارش بڕیاری تەنها پەروەردەی کەرکووک نییە، لە یاسای وەزارەتی پەروەردە هاتووە کە مامۆستای لە ڕەگەزی نێر بۆی نییە لە خوێندنگای ئامادەی کچان دەرس بڵێتەوە و عەکسەکەشی هەرتەواوە. چالاکان و ڕۆشنبیرانی کەرکووک بڕیاری جیاکردنەوەی مامۆستایانی پیاو لە خوێندنگەکانی کچان بە نەگونجاو وەسف دەکەن. پێیان وایە لەگەڵ واقع و ڕێڕەوەکانی پەروەردەی نوێ ناگونجێ. جیاوازیەکی جێندەریە بینی لە نێوانی ئەوەی مامۆستایەکی پیاو لەگەڵ مامۆستایەکی ژن جیا بکرێتەوە، ینی مامۆستای پیاو بۆی نەبێت لە قوتابخانانەی کە بە قوتابخانەی کچان ناسراوە وانە بڵێتەوە. ینی ئەم تێگەیشتنە تێگەیشتنێکی خێڵەکیە، تێگەیشتنێکی پەروەردەی نییە. لە پەروەردەی نوێیە جیاوازی کردن لە نێوان مامۆستاکانە بەپێی هەڵسەنگاندنی ئاستی مامۆستاکانە کرێ، نەک بەپێی جیاوازیکردنی نێوان ڕەگەز. بڕیاریشی ناتەندروستە وانە نابەجێیە. دەبوو پەروەردەی کەرکووک بە پێچەوانەوە کاری بکردایە و هەنگای بنایە. لەبەرەوەی با بڵێن ئێمە ئەگەر بمانەوێت تاک یاخود خوێنکار بە ڕۆشنبیرکەین پێویستە ئێمە لەسەر بەرزکردنەوەی توانا و لەسەر بەرزکردنەوەی هزر و با بڵێن وەعیانکەین لەو جانبانەوە ئەژینا وەکتر ئێمە بەجیاکردنەوەی ئەو دوو ڕەگەزە هیچ لە وەزعەکە ناگۆڕێ و هیچ لە بابەتەکە ناگۆڕێ. بڕیاری جیاکردنەوەی مامۆستایانی پیاو لە خوێندنگەکانی کچان هاوڵاتیانی کەرکووکی بەسەر دوو بەرەدا دابش کردووە. هەندێکیان بڕیارەکە بە دروست و گونجاو وەسف دەکەن و هەندێکیشیان دەیخەنە چوارچێوەی بڕیارە خێڵەکیەکانەوە. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، کەرکووک.